السلام عليكم. السلام عليكم. يا الله ما هذه شاء الله. سلامة الحمد شاكرين. سلامة الحمد لله. شو سلامة الحمد لله. كم ما شاء. يا فتاح فتح باب الشفاعة خواي هجارا خاون قناعة قوة درب الريح بو سير السحاب كريم كارساز بدايك وبباب خاون مترات لبحر كرم هستي بخش بالروح دوران الرحم يا شهر نقار ألوان رخسار تسخير كنندي باو بحر أنهار زينة در رخسار قشجان لبران قدرت دهندي سما وسفران يا رام كنندي نجوم الجبال آرام كنندي جنوب تا شمال يا صانع الصنع جورا وجور جو شوان هلسينر خوتوان لخو يا خاون روزي إطعام وإكرام بيمنت أيدي بخاس وبعام رزاق روزي بيدسو بيبا زينة دهندي كرات للسما يا خاوني حوت همو جان لبر آشكرا وپنهان لبحر ولبر هرچند بتاعت لتو ودورم او پرژين بك قلبي مهجورم. بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوتان عەرزەکەین لە بەرنامەی ناسک خەیاڵان هاتووینەتە ئاوایی شێخ شەربەتی لە خزمەتی مامۆستا شەمسەدینی فەتاحی شاعیر و ناسک خەیاڵی ڕۆژهەڵاتی کوردستان سەر بە شاری مەریوان لە خزمەتی جنای مامۆستای مامۆستایگیان سڵاوت عەرزەکەین. سوپاس الله نیش بەنەوەی خۆم ڕێز و سڵاوم هەیە بۆ تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و هەروەها بە خێراتنێکی گەرم و گوڕ لە قوڵایی دڵمەوە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست کە هاتوون و زەحمەتان کێشاوە بۆ ئەم دێ دوورە یاخوا بەخێر بێن سەر چاوەکانم ئینشاءالله خۆی گەورە خوا یارمەتی دەری هەموو لایەکمان بێت ئینشاءالله. مامۆستاگیان بکرێ بیۆگرافیی خۆتان هەروە باس بکەن و خۆتان بناسێن بۆ بینەران. بەڵێ من ناوم شەمسەدینە شۆرەتم فەتاحیە هەر لەم دێ لەدایک بووم لە ساڵی 1330 هەتاوی هەر لەم دێ لەدایک بووم و لە تەمەنی 6 ساڵەیە لە خزمەتی مامۆستای بەڕێز ڕەحمەتی خوای لێبێ کە کۆچی دوایی کردووە مامۆستا مەلا محمووی کۆرەدەرەیی لەوێ دەستم کردووە بە قورئان خوێندن و ئەلفوبێ و ئەو جۆرە خوێندنە سەرەتاییانە هەر لەگرە دەستم پێ کردووە جا تا تەمەنم گەیشتووە بە 8 ساڵ لەو فاسڵە لەو بەینە کۆچی دوایی دایکم بووە هۆی ئەوە کە ماوایەک دواکەوتم لە خوێندنەکان. پاش ئەوە چەند مانگێکی تر هەر لە خزمەتی ئەو مامۆستا بووم بەداخەوە کە ئەو مامۆستایش کۆچی دوایی کرد بۆ جارێکی تر خوێندنەکەی من پەکی کەوت و دواکەوت. بەڵام خەڵکی ئەم دێ هەر بە هیمەتی خۆیان ڕۆیشتن مامۆستایەکی تریان هێنا بۆ ماوایەک لەگرە بووم و پاش ماواکە ڕۆیشتم بۆ ئەو دێهاتی مەریوانە تەواو دێهاتەکانی دەوروبەری مەریوان دەرسم تیا خوێندووە تا ساڵی 1349 هەتاوی درێژەم بە خوێندندا بەڵام کێشە و مەرارەتەکانی دێ وای لێ ئەکردم لەلایەک فەوتی دایکم کە باوکم خێزانی نەبوو ئیتر زۆر لەگەل کێشە و مەرارەت تاتوانیم درێژە بە خوێندنەکەم بووە. لە ساڵی 1350 هەتاوی لە سەردەستی مامۆستای بەڕێز مامۆستا سەید عوبەیدیلای حوسەینی خوا لێی خۆش بێت ڕەحمەتی خوای لێبێ کە کۆچی دوایی کردووە لە سەردەست ئەو ئیجازەنامەی مەلاییم وەرگرتووە و هەر لەو کاتەوە لە ساڵی 1349 هەتاوی خوێندنی فارسیشم لە کناری خوێندنە عەرەبیەکە دەست پێ کرد. ئەوە بوو ماوایەک من لەگەل ئەو نەبوونی دایکم و مەرارەتی ناوماڵ و ئەم جۆرە شتانە
وەکو کێشەیەک دەست و پەنجەم لەگەڵیان نەرم کرد. شکر بۆ خی پەروەردگار هەر خوێندنەکە و دەرس خوێندنەکە و ڕۆیشتن بە شوێن عیلم و زانیاریە تقریبەن هەر ئێدامەم پێیا و کۆڵی پێ نەدام ئەوەیش کە چۆن بوو چی بوو من دەستم بە شێعر و ڕۆیشتم بۆ بواری شێعر و هونەر و ئەمانە مامۆستایەکمان بوو ڕەحمەتی خوای لێبێ فەوتی کردووە ئەویش مامۆستا سید محەممەد سلمان حوسەینی کە خەڵکی دەیەک بوونم سەرۆ بەناو کۆڵ لە سەر بە شارستانی دیواندەرەیە لەگەل ئەوە ڕەفیقیم بوو ئاشناییم بوو لەگەل ئەوە وە هاتوچووی لا یەکمان ئەکرد ئەو ئەها بۆ ماڵ ئێمە منیش ئەڕۆیشتم بۆ ماڵ ئەوان ئەویش شاعیر بوو ڕەحمەتی خوای لێبێ وتی ئەرێ فڵان کەس من ئەوە لە تۆ ئەبینم بۆچی دەست ناکەی بە شێعر نووسین و ئەمانە خوێنەواریت هەیە و حەز ئەەکەم دەستی پێ بکەیت ئەوە بوو منیش بەگوێم کرد هەروە جاروبارێک لە ساڵی 1352 هەتاوی پارچە شێعرێکم دانا ئەو پارچە شێعرە ناوم ناوە کەو کورد کە بەداخەوە ئەو پارچە شێعرە لێم ون بوو بۆم نەدۆزراوە چونکی من ئیسا عەرزتان ئەەکەم من کۆچ کەوتە بەرم ئەوە بڕێ لە نووسینەکانم لێون بوو ئەو پارچە شێعرە یەکەم پارچە شێعرم 15/1351 هەتاوی هەر لەم دێدامناوە و من درێژەم بە ژیان و هەڵس و کەوتی خۆم لەم دێرا تا ئینقلابی ئێران کە ئینقلاب کرا ئەو مامۆستا بەڕێزە ئیتر فەوتی کرد و منی هاندا لەسەر ئەوە شێعرەکان بنووسم هەروەکو وتم لە 15/1351 پارچە شێعرێکم داناوگام بەو ئەو زۆر هانیدام لەسەرەوە کە بڕۆمە بواری شێعر و هونەر و ئەم جۆرە شتانە منیش هەر خەریکی بووم و لە کناری خوێندنە عەرەبیەکە جاروبارێ خوێندنی فارسیم ئێدامە پێدا تا ئینقلابی ئێران کرا من دیپلۆمی لە علومی ئینسانی بە ئیستلاحی ئێرانی دیپلۆمی علومی ئینسانی وەرگرت لە دوای ئەوە ئیتر ئینقلاب کرا لە ئێرانە و تۆزێ بار و دۆخی ژیانی ئێمەش بەرەو تاڵی چوو جا ئەوەم لەبیر چوو من لە ساڵی 1352 هەتاوی ڕۆژی 25/2352 هەتاوی لەگەل ئەم خێزانم کە ئیسە ماوە یاخوا تەمەند درێژ بێت کە زۆر ڕێز و حرمەتم بۆی هەیە چونکە ئەویش ڕێز و حرمەتی زۆر بۆ منداانێ لە 25/2352 هەتاویدا لەگەل ئەم خێزانم ژیانی هاوبەشمان پێکێناوە و ئیسا بەرهەمی ئەو ژیانە هاوبەشەی ئێمەش 6 مناڵمان هەیە 5 کوڕ و 1 کچ خوا تەمەند درێژیان کا لەگەل مناڵی موسڵمانانە خوا لە بەڵای خراپ و خراپتر بیان پارێزێ و زۆر لێشیان ڕازیم چونکە بەرەو مەسیرە خواناسی حرەکەت ئەکەن بە تایبەت مناڵی گەورەم مەلا فاڕۆق ئەویش ئیجازەی مەلایی وەرگرتووە و ئەویش لە دێهاتەکانی مەریوان و دەوروبەری مەریوانە درێژەی بە خوێندنی خۆی داوە لە سەردەستی بەڕەحمەت بێ خوای لێ خۆش بێت مامۆستا شێخ سدێق سەرگەتی ئیجازەنامەی مەلایی وەرگرتووە ئیستا لە شاری مەریوانن و هەر یەکێ بە ئیش و کارێک و سەرقاڵە ئەمجا من لە ساڵی 1364 هەتاوی لە دائیرەی پۆست لە ئیدارەی پۆستی شارستانی مەریوان لەوێ دامەزران بووم بە کارمەندی ئەو شوێنە تا ساڵی 1375 هەتاوی لەو ئیدارە خدمەتم کردووە و لە ساڵی 1385 هەتاوی منیان لەو ئیدارە ئیخراج کرد بە ئتهامە جۆرە و جۆرەکان منیان لەو شوێنە دەرکرد چونکی تۆمەتگەلێک زۆریان ئەدایە پاڵ من وە من لەو شوێنە هاتمە دەرەوە لەبەر نەبوونی سیاسی نەبوو مەسائلی مەسهەبی بوو مەسائلی عەقیدەتی بوو ئیتر کەسانێک بوون ئەو جۆرە وا من هەڵس و کەوتم ئەکرد بۆیان تەحەمڵ نەئەکرا ناچار بوون بەوە کە من لە ئیدارە پۆست ئیخراج کرام و هاتمە دەرەوە هەر ئەوە بووە هۆی ئەوە کە من لە شاری مەریوان و پاش 20 ساڵ ماڵم لە مەریوان بووە پاش 20 ساڵ بە ماڵەوە گەڕامەوە بۆ ئەم دێ وە درێژەم بە نووسینەکانمدا ئیستا بە کورتی بەحستانەکەم ئاوا ئاماژەیان پێ ئەەکەم زیاتر لە 10,000 بیت
شعری کلاسیکم هەیە لە بوارە جۆرا و جۆرەکانە. چونکە زمان شتێکە کە هەموو کەسێک ئەناسێنێ بە خەڵک وە لە ڕێگەی زمانەوە ئینسان خۆی بە خەڵک ئەناسێنێ و شتێکە ئەگەر شیرین بوو خەڵک کەڵکی لێوەرئەگرێت و ئەگەر خدای نەخواستە تاڵ بێت هەر خەڵک زەرەری تیا ئەبینێت وە زەرەرەکەیشی زیاتر هەڵ ئەگەڕێتەوە بۆ خاوەن زمانەکە. زمانە قوفڵی دەرگای عەیب و عار ئەشارێتەوە عەیبت بە هەزار. زمانە وێنەی نەوت و بەنزینە سووتێنەر حورمەت ژین و ئاینە. زمانە کاتێک هەڵ ئەبڕێنەدا ژینی ئاسایی یەکسەر تێک ئەدا. خۆشە بە حاڵی خاوەن ئەو تیرە پاش و پێشتیری زۆر جوان لە بیرە. خۆشە بە حاڵی ئەو خاوەن تێخە نادات لە شاڕێک ئەو بێخ و بنجە. خۆشە بە حاڵی خاوەنی مەرهەم چارەسەر دەکات دڵی پڕماتەم. خۆشە بە حاڵی ئەو خاوەن زوانە دەروون ئەنوێنێت کە چەند نەجوانە. خۆشە بە حاڵت ئەی خاوەن سێبەر فێنک ئەەکەیتۆ هەموو یان لەبەر. خۆشە بە حاڵت قوفڵ و کلیلدار ئەشارێتەوە عەیبگەل بە هەزار. قەت ئاڵۆز ناکات زاڵم و زۆردار نایەشێنێت دڵ هەژار و نەدار. خۆشە بە حاڵت خاوەنی بەنزین کە ناسووتێنیت کۆگای گەنجی ژین. خۆشە بە حاڵت خاوەن نەوت بە ئاو ئاو پرژێن دەکەیت برینی دڵسوتاو. دوا کەوت و ئەتۆی زۆرت بینیوە لەبیرت نەچێ کە چیت نووسیوە. خوایان زمانمان بۆ بکە بە مەرهەم چارەسەر بکات دڵی پڕماتەم. تیمار کات برین دڵانی وێران بیشمان پارێزە لە تیری زمان. زمانمان ئاو بێت ژیان ببەخشێت با دڵان ئاوی ژیان بنۆشێت. بە شەهدی زمان دەردان تیمارکەین بە نەدای تەوحید دڵان بێدارکەین. بە گڕی زمان کەس نەسووتێنین بە زمان ڕەزای خوا بەدەست بێنین. نازناوی شاعری چیت بۆ خۆت هەڵبژارد؟ من بینێک نازناوێکم بۆ خۆم هەڵبژارد. ئەو نازناوە خۆم پێم باش نەبوو بەڵام لە دواییە خۆم نازناوێکم بۆ خۆم هەڵبژارد دواکەوتوو. بۆچی دواکەوت؟ بۆ ئەوە خۆم بە نیەتی خۆم هەمیشە بە شوێنی سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڕۆیشتم دوای ئەو کەسانە کەوتم کە دواکەوتووی پێغەمبەری خوا بوون لە بیر و باوەڕ و عەقیدە و بۆچوونە جۆرا و جۆرەکان لە هەموویان بێزار بوون. بەڵام لەو بیر و باوەڕەکە ئەکەوێتە شوێنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و شوێنی شوێنکەوتوانی پێغەمبەرە ئەڕۆیشت. خۆم بە نیەتی خۆم ئەوە بووە هۆی ئەوە کە ئەمەم هەڵبژار. بە پێی ئەو دواکەوتنی ئەوانی سە پێشکەوتی جناب خوا بیکە ئینشاءڵڵا هەر دواکەوتوتر نەبم ئینشاءڵڵا. ماسا بەڕای جنابێت ئەوەی کە فەرمووت دۆستێکمان ماسا سەلمان بەڵێ جنابتی هەندا بۆ ئەوەی کە شێعر بڵێ. ئایا شێعر و شاعری و ئەدەبیات سۆز و هەستێکە هەموو کەس هەیەتی ئەتوانێ هەموو کەس ببێ بە شاعر یا نا فقط تایبەت بە کەسانێکی ناسک خەیاڵ و کەسانێکی تایبەتمەندە لە ناو کۆمەلگاکە ئەتوان ببن بە شاعر؟ بەڵێ بە بۆچوونی من هەر مرۆڤێک هەر ئینسانێک لە جامعەی بەشەریەتە لە کۆمەڵگای مرۆڤایەتیە هەست و سۆزێکی دەرونی هەیە
بەڵام هەست و سۆزەکە ئایا ئەتوانێت دەری بڕێ یان ناتوانێت دەری بڕێت یا ئەزانێت دەری بڕێ یان نازانی دەری بڕێ ئەوە شتایەکی ترە. بەڵام بە بۆچوونی من تەواوی مرۆڤەکان دارای هەست و سۆزی دەرونین بۆ خۆیان، بەڵام بەشێک لەم هەست و سۆزە لە مرۆڤەکانە تایبەتمەندی بەخشیوە بە بڕێک لە ئینسانەکان. بڕێک لە ئینسانەکان وەکو جەنابەت ئاماژەت پێکرد وەکو نازک خەیاڵان زۆرێک لەم ئینسانانە بوون بە درێژای مێژوو لە مێژوەکەی ئێمە کە توانیویانە هەستی دەرونی خۆیان، سۆزی دەرونی خۆیان لە بواری شێعر و ئەم جۆرە شتێنە کە پێی وێژراوە هونەرمەند لەو بوارە دەری بڕن بە بۆچوونی من شتێکی ئاوایە. بۆچی لە کوردستانە خەڵک یعنی شاعر لە چاو میلەتانی تر زیاترە؟ ینی بینی زۆر یەک لە مامۆستایان، زۆر یەک لە نووسەران، خوێنەواران، ینی ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر شاعریش نەبن حەداخەل چەند شێعرێکیان هەر هەیەدایان نابێت. ئەمە هۆکاری بۆچی ئەگەرێتەوە بڕای جەناب؟ بە بۆچوونی من کاکە بێزاد، بە بۆچوونی من ئەمە هەڵ ئەگەڕێتەوە بۆ ئەوە تەواوی میلەتەکان لەسەر تاسەری ئەم گۆی زەویە خۆیان بۆ خۆیان حڕیەت و ئازادیەکیان هەیە، بەڵام بەداخەوە قەومی کورد ئەو جۆرەوە شیاوە و ئەبێ ببێت ئەو حڕیەتیانە نەبووە. بە بۆچوونی من هەر ئەوە بووە هۆی ئەوە کە زۆرێ لە مرۆڤەکان، زۆرێ لە ئینسانەکان لە تەریقی شێعرەوە، لە تەریقی هۆنراوە ئەو زەعیفی ئەو خەڵکە و نەبوونی ئەو حڕیەتە کە ئەبێ ببێت کە نییە ناچار کەوتون بڕۆنە بواری شێعر و هونەر و ئەمانە بیگەن. تقریبەن بەناوی خوا ئەمە پارچە شعرێکە بۆ هاوین دامناوە لە شاری مەریوانە دامناوە لە گەڕەکی کوورەی موسەوی لە ماڵی کاک باقر. بەناو یادی خوای خاوەنزانین بەدیهێنەری زستان و هاوین، لە شیتا ڕەحمەت لە سەیفا درود، وەک باران نیسان بۆ حەزەت مەحموود، وەک لێزمە لەسەر خۆی و یارانی، بۆ ئال و ئەسحاب گشت ڕێڕەوانی، هاوین بەخێر بێیت وەک جارە جاران، لایەن گرچینی ڕوت و هەژاران، لەو ساوە خوا دنیای داناوە، هەر تۆ دڵسۆزی هەر تۆی دڵسۆزی، چینی چەوساوە بەخێر بێیت هاوڕێی بێشی لەو پیلە، جێمان مەیەڵە هاوین دەخیلە، گەلی چەوساوە خۆشتیپ و پەرداخ، زۆریان پێخۆشە چیا و شاخ و داخ، بە جلوبەرگ و بە سوتەمەنی، بە خانوبەرە بە خواردەمەنی، پێویستیان کەمە چینی هەژاران، منەتیان بە هیچ سەرمایەداران. بۆ هەر لا بڕۆین ماڵی خۆمانە، هەر پارێزراو بێت ئەم نیشتمانە، دڵشادە جوتیار کۆکە باخەوان، لە مەزرا و لە باخ شوان و شاخەوان، تەماتە و سێبەر خەیار و بێسان، جۆرا و جۆر میوە زۆر خۆشە تاوسان، دەماخی چاخە خاڵۆی کرێکار، برای کەشاوەرز یا مامۆی دامدار، باخەوان بەبەیت فەلا بەهۆرە، سندیانۆ بۆ یەک نۆرە بە نۆرە، باخەوان لە بۆ سەمەر باخەکەی، زۆر شادە دڵە پڕ لە ئاخەکەی، جوتیار زەحمەتکێش بۆ خەرمانەکەی، ئارەق ئەڕێژێت بۆ خێزانەکەی، ژنان لە ڕەنجی پیاوە باشەکەی، پیاوە زەحمەتکێش پڕتەلاشەکەی، کۆک و تەیارن ڕۆژ تا ئێوارە، جارجار بۆ زستان دڵیان خەمبارە، لەولاوە چینی ڕووتەڵ و برسی، بۆ خەراک زۆر کەمە ترسی، کولەر دەوڵەمەند فێنک ئەکات ماڵ، دێت بۆ ماڵ ئێمە شنەی بایشە ماڵ، بۆ هەر لا بڕۆین ماڵی خۆمانە، منەتیان بە هیچ هێزی بێگانە، موژدە بێت مناڵ مەکتەب تەعتێڵە، گشت سەرگەرمە کار ئەو هۆز و خێڵە، خۆراک فراوان جلوبەرگ بێعەیب، ماڵ فێنک ڕۆشن بە کارەبای غەیب، بەڵام داخەکەم چینی کرێکار، لە ترسی هجووم زستانی بەدکار، تاوێک
لە ترسی هجووم زستانی سەردکار تاوێک ناوەستێ ناگرێت قەرار لە بۆ ئازوخەی زستانی زۆردار لە دڵی دەرناچێت کاکی کرێکار ترسی ڕێبەندان یاخۆ بەفرانبار شکایەت ئەکەن لای هاوین ئازیز لە سەرما و غەم و تەمەکەی پاییز لە کزی سەرمای زستانی دڵڕق لە سەرمایەدار هەڵکەوتووی ناحەق لە کزی سەرمای زستانی دڵڕق لە سەرمایەدار هەڵکەوتووی دڵڕق بێڕەحمی بڕێک دڵڕق و نەزان لاشەی ڕووتەڵی هەژاری تەزان لە لایە کۆڕەی گەرم کوورەی گەرم داخراوە دەست و پێی نەدار ژانی تیاماوە دوا کەوتویش ئەڵێت یاشای هەژاران بڕۆخێت کۆشکی زوڵمی زۆرداران با هێرش نەکەن خاوەن تەخت و تاج مافی هەژاران ببەن بە تاراج. ماسا لە ناو ئەو شیعرانەیە کە جەناب گوتی 10,000 بەیت شیعر لە چ بابەتانێکا زیاتر ئەم شیعرانێکە خۆی ئەبینێتەوە زیاتر سعیدکرد لە چ قاڵبێکا شیعرەکانت بڵێ؟ بەڵێ وەڵاهی ئەوەی کەوا ڕاستی بێ من لەگەل خەڵکە جۆرا و جۆرەکە سەرکارم بووە لەگەل زۆرێ لەم خەڵکەکە ئەوەیە خۆمان ئەزانین هەموو کەس ئەزانێت کە لە کوردستانی ئەمدی و ئەودی و لە هەر لایەک و سەیری بکەین نەیارانی دینی ئیسلام بە شێوەیەک هاتوون ڕەخنەیان کردوەسە ناوی ناو خەڵک و حتا ناو دڵ و دەرونی خەڵکیش جا پێم وایە ئەم خەڵکەکەوە ئێمە سەرکارمان لەگەلیا هەیە وەکو ئەلمانیەکان جاروبارێ حەمڵەیان کردووە بۆ خەڵک هاتوونەسە ناو ماڵی خەڵک هاتوونەسە ناو دڵ و دەرونی خەڵکە خەڵک بەرەو خۆیان ڕابکێشن ئەو جەماعەتەکە منیش بە زۆری ئەمەم بینیوە لە ناو خەڵکات هەوڵم داوە کە شیعرەکانم زیاتر لە بواری ئاینیە خۆیان ببینەوە لە بوارە جۆرا و جۆرەکانیشا شیعرم زۆرە بەڵام زۆربەی شیعرەکانم ئاینیە و ئەتوانم بڵێم لە تەواوی ئەو پارچە شیعرانە کە من دامناوە هەر ئەوە بووەسە هۆی ئەوە کە من پارچە شیعرێکم نییە دڵسۆزیم بۆ گەلی کورتیانە کرد بێت چونکی وێژراوە لە ئەملاو ئەولاوە بیستومانە کە گەلی کورد زیاتر بەرەو ئەلمانی بوون و ئەم جۆرە شتانە ئەڕۆن بەڵام من لەم شیعرانە گەیانومە کە قەومی کورد لە حەزەتی ئیبراهیمەوە عەلا نەبینا عەلەیهیم السەڵات وەسەلام کە بە شێوەیەک بە ئێمەیان وتووە و وایش دەرئەکەوێ کەوا بێت لە حەزەتی ئیبراهیمەوە کورد هاتووە و کورد لە نەسڵ و سولالەی حەزەتی ئیبراهیمە و هەر لەو کاتۆ مسلمان بووین و بیر و باوەڕ و عەقیدەیەکی ئیسلامانەمان بووە. سپاس بۆ جەنابەت سپاس بۆ ئێوە بینەرانی ئازیز و خۆشەویست کە تا ئەم کاتە هاوڕێ و بینەری بەرنامەکەمان بوون لە خزمەتی مامۆستای ناسک خەیاڵ و ڕۆشنبیری ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاوایی شێخ شەربەتی سەر بە شاری مەریوان.